یاریەکانی خولی بژاردەی بالەی عێراق بەردەوامی هەیە و لە یاریەکانی ڕۆژی سێمی خولەکە کلاسیکۆی کوردستان لە نێوان هەولێر و پێشمەرگەی سلێمانی بەڕێوە چوو. لە گێمی یەکەم کوڕانی شاری قەڵاو منارە ئاستێکی بەرزیان نیشاندا و 25-17 خاڵ ئەم گێمەیان لە بەرژەوەندی خۆیان بە کۆتا هێنا. یارزانانی پێشمەرگەی سلێمانی بە ئاستێکی بەرزتر بە دیارکەوتن سێ گێمی یەک بە دوای یەکیان بردەوە 25-17 و 25-23 و 25-23 لە یاریەکە بە سێ گێم بەرامبەر گێمێک سەرکەوتنی بەسەر هەولێر بەدەستێنا. سێ ڕۆژە لەسەر یەک یاری دەکەین، یاریزانەکانمان مادیبوونیە پێوە دیار بوو، بەڵام دوای چەند گۆڕانکاریەک و چەند شتێکی مدەڕیب توانیمان چلەوەی یاریەکە بگەڕینەوە دەست و یاریەکە کۆتایی پێبێنی سێبەیەک. هۆکاری سەرەکیمان دوێنێ زۆر هیلاک بوون لە یاریەکەی دوێنێ و ئاخر یاریش بوو. ئەم ڕۆژ یەکەم یاریمانە بوو، ینی بینی هەردوو یاریمان زۆر کەم بوو، بەس تەنها نووسین و هەستاینەوە هاتین یاریەکەمان کرد، ئەوە یەک لە هۆکارەکان بوو. دوم هۆکاریشمانەوە ئێمە بەڕاستی یاریزانەکانمان کەم خیبران زۆربەی یاریزانەکانمان هەمویان نا لەبەرەوەی ئەگەر گێمێکمان بردەوە زانن خولی تۆپی بالە یەک گێمە لە گێمی یەکەم زۆر بە ئاسانی و توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. کەم خیبرە یاریزان و ینی جار جاریش مەسەن تووڕەبوونی ڕاهێنەر دەوری هەبوو لەسەر یاریزانەکان، چونکە زۆربەی یاریزانەکانمان لاون ئەو تووڕەبوونە کاریگەریەشی نەفسی لەسەر یاریزان دروست دەکات، ناتوانێت ئەو ئەدایی کە خۆی هەیەی بیکاتن. تیپی پێشمەرگەش تیپێکی بەهێزە، هەموو ساڵ ڕکابەرە لە خۆلی عێراق دەتوانین ئەنجام باشە بیتن. ئەو ساڵیش ئینشاڵڵا هەر بە هەمان شێوە یان ئێمە یان ئەوان دوو نوێنەری کوردستانی بتوانین ئەنجام باشمانە بێت. من لە ناخی دڵمەوە پیرۆزبیان لێ دەکەم و دەست خۆشش لە یاریزانەکانی خۆمان دەکەم، ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین ئەنجامی باشترمان هەبێت. یانەی پێشمەرگەی سلێمانی بە سێ سەرکەوتنی بە دوای یەک و کۆکردنەوەی 8 خاڵ لە خانەی یەکەمە و یانەی هەولێریش لە دوو یاری سەرکەوتنێک و شکستێکی توش بووە و خاوەنی سێ خاڵە و لە ناوەڕاستی ڕیزبەندا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.